يا رب خداي هاوارد يا رب خداي هرت بخود يا واحدا يا رازق يا الله هاي كسي بكسان هر أتوي والله هر أتوي هر أتوي يا الله يا الله خواها ورفاه أنا هنا لابو دركيتو خدايا خدايا هر أتوهي خدايا يا رازق يا الله يا رازق يا الله يا رازق يا الله هاي كسي بكسان هاي كسي بكسان هر أتوي يا الله يا الله يا الله آه. چەندم پێگوتی بە قسەی منت نەکرد چەندم هاوار کرد چەند جار ڕێم لۆدانای گوتم ئاوهابی هەر بە قسەی منت نەکرد هەتا لە خۆشت تێکدا و لە مەشت تێکدا ئەو جەوە کوی چا دەکەی بەس بە من برێ بەس بە من برێ ئەوە کوو چا دەبی چەندم هاوار کرد چەندم گوت گورە ئەوها نابی وەها دەبی بەس بەجێ منت نەکرد دەوجەوا من بەتەنێ بەجی دێلم ئەوجە با بزانین چیە تەکبیرت لۆ دەکا ها یا خۆ بەخێر بێن سەر هەردوو چاوە هەر لەوێ هەتا ئێرە مامیاتی لەگە کاک بەکری داخۆ خوێت و مام ساڵە وەڵی لەخوای بەزیاد بێت لەوەی باشتر بین هارە بین مامیاتی وەڵام مام ساڵە بینەکە بەتەمان سەر لێدەن لە کاگەز بەس پێمان نەکرا کاکە بەکرد هەر وەختەکی دێت ماری خۆتانە پێراوتان سەر و سەرتاوە شۆبی ڕۆژبی دەرگەوارایە کە ساعێمار نییە دوێ بەتمام لە کاک بەکری وتمان سەرشی لەو برادەی بدەین کورە وڵی ڕادەکەی درێن در ئاگای لە دریە بە خوددا ئەم لێژەوە دوو ڕۆژە فکرمەوە بێم سەرک و لێ بدەم سبحان الله بەخوای تاوات زۆر مەمنونی چاکەکوینە خوا نەمەد نەسیری مام ساڵە خدا هاوتیارە کاگیاسن السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته مام ديوانا كده أو خير وبركات هنا كده والله إيرد أودان كده يا خو بخير بي خدا عافيك يا رب فرمودان شمام ديواني يا خو بخيري أي ما شاء الله خدا عفو مام كاتن يا ربي خدا عفو مام ديوانا دريم خو الرحمن فيك ونيا دكا بس أما الصبر بانية أري والله مام ديوانا قصيتوا أو الصبر ديوي صالح صبري وي لەگەر سەبری مە تێک ناکاتەوە کوڕی من
دەزانی ئەمە زۆر بێسەبرین. ئەی ڕەحمەت لە گۆری مردین هەی بە قوربانی ئەو زارت بووم وەڵڵاهی قسەی تۆ هەمووتەوە. ئەدیکو برێ مام دێوانە خێر و بەرەکەتت هینە بە خودای ئەتو کو دەفەرمووی قسەکەت هەموو تەواوە ئەو زەبە خێر بێ سەر هەر چاوان لە چاوساغام بی کوڕی خۆ. یا خۆ بخێرێ مام دێوانە توخوا دوعامان بکە بە خودای دوعات یەکاو یەکاتو. ئینشاءڵڵا کوڕم بە دوعای پیاوچاکان دەبیتن. ئینشاءڵڵا. ئەو ڕێزی پارانەوە سێدەی سری کرد نازم کارکەس چێ ئەوە؟ نازم من سرم تێ دەستڕمە نازم بشێ دێوانە عوڵا ئینشاءڵڵا ئەو مرازەی ناو درتدایە دێتە دێ بە حەول و قووەتی خوای دێتن هەر دێ. ئینشاءڵڵا مام دێوانە دەگەیە میوانی خۆت. دەگەین پێم نارێ ئەو شێت شوی لە شوێنی کات کورە نەکەی وەمەلێ کوراتان غەوری غەزەب نەبوو. لۆچم گوتی لۆ غەوری غەزەب دەکات سادە کورە هەی مار میرات کورە خۆ ئەمە چم نەگوت بوو هەر وەخت بۆ هەرەتەی ئاقارم کە چێ خۆخری زیندە نییە چۆن عەجەب کورە یادشین ئەتو نازانی مەسەلە چییە ڕزای خوات لێ دەکەم واجبینە. کاک سالە دەری ئەو برادرە لە من بڕک بێزارە. ئەستەغفیرڵڵا دێوان ئەوڵی بە قوربانت بووم هەی چاوکەم کەس ناتانی لە تو بێزار بی هەی چاوکەم. سالە بڕۆم نەکەی بە قوربانت بووم ئەوم لەگە نەکەی. دەڕۆم دوایە دێمەوە. چاوەڕێتم دێوانە ئەوڵی بە قوربانت بووم. هەر هەموو چاوەڕێینە. ماشەڵڵا خوایە لە کارت هەر هەمووی چاوەڕێیە و بەتەمایە. ئەم من هەر دەستم کاکە سالە یا ئەڵڵا ئەڵڵا. بڕوا بکە ئەو شتە بێسەر نییە ئەوەی ئەمەم بزانم ئەگەر ئەگۆ بزانن بە مسقال دری عاجز ناکەن. هاي جێدلیە بکرد جێ بدەنێ کاک یاسین کاک بکەس والله ئەگە دەزانن ئەوە چ قەدرێکیەیە لەکن ئەو خوایە ئەو قسانەتان نەدەکرد دەرحەکی ئەدی عجایب عەجایب ئەنگۆنە ئەنگۆ ئەمنیش خۆ بە بیتادێ هەتا پاریش ئەمن کوو بوو. وەیە دە باشە باشە ئەنگۆ لۆ ناپرسن ئەمن لۆ ئەوها گۆڕا دەوزە جێ بدەنێ با پێ و برێ. تەندور ئەوە تەندوری سەردنیایە. یا ڕەبی خوددایە دەبی تەندوری ئەو لای کوبی. خوددایە بە ڕحمی خۆت خوددایە لە گەرمان بکەی. یا ڕەبی خوددایە بە ڕحمی خۆت لە گەرمان بکەی. هەر چاوەڕێمە دەرێم خێرە مام ئەوڵا ئەو جارە چاوەڕێی چێی چاوەڕێمە دەبتە میێوانم ئەو جەبزانە چیلۆ دەکەم. چێ خارە ئەوڵا چێ دەبتە میێوانت ئەوە ئیشی تو نییە کوڕی خۆم خۆ لە هەموو ئیشا هەرمە قوتێنە باش نییە. ئەمر دەکەی خارە ئەوڵا کوی دەفەرمی باوابی. ئافرین کوڕی خۆم وەڵە عاقلی. ئەی سوبحان الله خوایە لە خەڵقی تو ئەوانە کوفر لە دنیاە دەکەنەوە. عەبدولستار باش نییە پیاتێکەری ئیشی ئەو نەوانەبی وە دەبی هەتا پێت بگرێ قەدریان بگری و ڕێزیان بگری و ئاگا لێیان بی. ئەوها بەرەبەرە کاکستار ئەرێ وەڵا شخصی وا بووە حیسابی هیچ هەلو نەکردیا هەر بەرکو معاملە شێتەشان نەگەکردیا بەس دوایە دەرچووە و حیسابی وی لە شێوان لە شێ ئەو لە چێ و ئەوان لە شوێن دەرێ ئەدی کاکە دەبی زۆر ئاگا لێبی لەونەوە کەسانە. کوخارە حەمەد دەرچووە وەلی بووە ئەو کابرا یەک لە ئەولیا بووە و کەسی نەیزانیە حیسابی شێتشانە بۆ دەکرد. سبحان الله مام حەمەد عەبدولستار با دوور نەچین حەمەمان هەبوو حەمە ئانە پێیان دەگۆ حەمە شێت حاشا چوی
ڕۆژەتە هێوای لە بازار دەسوڕاوە پەقرەزشی لەدەست بوو ئاسنی تێدا بوو بورغی تێدا بوو تەنەکەی تێدا بوو خەرک هەموو دەیانگۆشێتە دوای دەرس و حیسابی لە جێیەکی دیە کەسی نەیدەزانی هذه تسوي ما محمد عەبدولستار بەس خوا دەزانی ئەو کابرایە چ مەقامەشی هەبوو لەکن ئەو خوایە و ئەو کابرایە چ بوو خەرک نەیدەزانی حتا بەو دوایی شتیوان لێ جێڕاوە یعنی بڕوا بکە پیا و تووشی سەری ڕادەوەستی یعنی حیسابی ئەویان نەدەکرد ئەو زاتە ئەو کابرای ئەو هایە لۆ شاهدی بالۆت بژێڕمە ڕۆژێ لەکن برادرش خۆم بووم حازی سعدی تورکی فرۆش خدا ئەفریکە لەگە مردی هەموو لایەکی بۆ بەحسیەوەی ڕسمێکی لێدا بوو لە دیواری ئەمیش تەماشام کرد گوتم هەزار ڕەحمەتی لێبی گوتی هەزار ڕەحمەتی لێبی مامۆستا دەزانی چ بوو گوتم وەڵڵاهی ئەمن نازان بەس ئەمن سەرم لەو کابرای سوورما بوو گوتی مامۆستا ئەوە وەلیەک بوو لە ئەولیای خودای گوتۆی ئەو زەشەشی دۆ جێڕامەوە ئەم سەتار گوتی ڕۆژێ قەبرستانی چۆری هەیە لە هەولێرێ جێی لێوێن دەرێ بوو زۆر زیاد دەچوومەکردین جارێک لێم عاجز بوو قسەی لەگە نەدەکردم گوتی ڕۆژێ گوتم دەچم بەشکو لەگەرم پێک بێتەوە چووم گوتی تەمەشام کرد چایدانە قۆریەکی ڕەش هەر دەرێ قیڕە تەمەشای ناو قۆری دەکەم ئاسنی تێدا داری تێدا دەرمانچای تێدا پیارەی تێدا ئەوەی فکر لێ ناکەوە لەنا ئەو قۆریەوە دەکورێتن گوتی سەلامم کرد ئەوە تەمەشایش کردم و هیچ قسەی نەکردوتم بە قورئان دیارە هەر لێم عاجزە با بگەڕێمەوە گوتی ویستم بڕۆم گوتی ڕاوەستە مەڕۆ با چایەکت بدەمێ ئەوزە قسەی وا دەکرد کە گوتی چایت بدەمێ گوتی ئەلێ ڕەپسام گوتم سەر خۆزیار نەهات بامە لە دری خۆم ئەمن ئێستا ئەو چایە کوو بخۆمەوە ئاخەوە چای دەبینم بەردی تێدا ئاسنی تێدا ئەوەی یعنی شتی عەنتیکەی لە نێوانە ئەو قۆری دەکوری لەگە دەرمان چای مەجبورم گوتم با هەر لێم یەکجاری نەئارزێ گوتی دانیشتم قۆغەچی دەزای قۆغە ڕەش دەرێ قیڕە هەمووی کەس نازانی کو گوتی شوڕڕی هات گوتی چاکەی لۆ تێکردم بە درێکی خۆش هەزاری ناخۆش گوتی لۆدەی خۆم برد سویتە خێران ئینشاءڵڵا جێ بەهەشتە وەڵڵاهی گوتی مامۆستا بە حەقی ئەو قورئانی گوتی کە بڕوا پێ گوتی ئەگەر مەگەر ئیلا لە بەهەشتی ئەو چای هەبیتن گوتی هەتا ئەمن لەوەتی بوویمە هەتا ئێستا چای وا خۆشم نەخواردەوە خۆجێ لێ عالەمی شەمو داگۆ هەمەشێتە خۆجێ لێ بوو عەبدولستار سبحان الله يا ربي هزار زار سبحان الله ئەو زەبابە باش نییە خەرک ئەو نەوعە نە بە چاک نە بە خراپ خۆیان تێبگەینی ڕێزیان بگرە قەدریان بگرە بەس خۆیان تێمەگەینە قسەیان لە دوو مەکە و لە پاش ملە غەیبەتیان نەکرد چکات و نازانی ئەوانە چنە چ ڕێز و قەدریان هەیە لەکرد خوای بەس خدا عالیم الغەیبە دێ هەر دێ دەبی بێ بابەتە بیبێ سەوی یەکا یەکە دی شێدێ هەشێت و شوورەرێ وەڵڵا میوانم دێ میوان هەردی میوانت دێ بەری میوانم دێ ئەدیە توش میوانت نایە سالە بەرێ دێ ئەو جامنیش وەچ تو میوانم دێ پێم نارێ چێ دەبیتە میوانت لەو کەلاوەی دوایێ وەچی هات ئەو جە دەزانی لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم كل خوشيت يقنع عينيه تفرموا أنا بسيقت يا لخود غريب يا لي والله هاي قربة سر یا خۆ بەخێر بێ کاساڵە هەر لێ هەتا ئێرە خدا يا رب من دارت کونە دەست مازەکەن کاک ئەمەت ئەتوکو یا خۆ بێ بەرابن باشی الحەمدولillah لە خۆی بەزیاد هەروە دەبی الحمد لله ئەرێ دێوانەتان کۆ ساڵ هەنگوو دیوانە چی کاک ئەمەت دێوانە ئەولا ئەشێتی شوورە فرە ساڵە مەرێ شێخ
بەعولای مەرەشێت شێت نی ئەوە دەبی ئاگاش دەبی زۆر چ دەری کاک فێر ناگەی ساڵح ئەولا شێت نییە کورە ئەولا ئەو قسانەی ئەولا دەکە هی کابرایشی ئاسایی نییە و هەرها کەزایی بڕوا بکە هەمووی حکمەتە بەس بەخۆی دەزانیت چ دەرێ پیا سەری لێ دەرناچی ئەتو جێ نەدایتە قسەکانی کووە جلو نارێ ساحب کەشف و کەرامەتە وەم نەگوتە ساڵح نارێم ساحب کەشف و کەرامەتە بەس دەرێم ئاگا لە زمانی خۆت بی ئەوها بەرێ کاکە ساڵح بەری ئەرێوەڵە ئەوها عالم غەیب بەس خوددایە بەس ئەو دەزانی ئەو کابرای چییە ئەگەر چێژ لە جیاتی من زۆری سەلام لێ بکە تو ئەو خوددای با بچم سەلامی ئەمەدی پێڕا بگەیرم بۆ شێت و شوورەی کە ئەمیدا دەست ئەو خوددایە باش خۆیە هەموو کەس میوانی دی لۆ کەس نابێتە میوانی من خۆیە دەوەرە بە میوانی من ئەوجە بزانە و خزمەتت دەکەم خۆیە ئەوجە میوانی من لە هەمووان گەورەتر دەبی لە ئاوای چاویان بە من هەر نایێ خۆیە دەی دەزانم دەی دری من ناشتێنی وەڵاهی دری کەس ناشتێنی خۆیە دەی چونکە دەزانی ئەمن ئەتوم گەلە خۆش دەوێ ئەتوم لە خۆم گەلە خۆشتر دەوێ لە ئینتیزارم هەگەر بێ تەمەکە ئەوە چ دەرێ ئەو چۆر هوڕێنان دەکا کوێوەڵاوادیکەیە هەمەدیش دەرێ بڕۆ سەلامی منی پێ بنێرە لۆ شێت و شوورێ پاشانی شێت دەبی کۆبی بە من نارێ تۆ چ دەوێ چێ دەبیتە میێوان هەی شێت سوود میێوان کولە تو لۆندە نەفامی خوا نابێتە میێوانی کەس هەی جێرە خوا نابتە میوانم تێناگەی خوا نابیتە میێوان ئی منیش خوا لەکڕنەبی خوا چیشی نیازە بستا میێوانداری شێت و شیرە چۆشتو ئاخ ئەمن زۆرم خۆش دەوێت زۆر دەرێن بەستە هۆڕێنام مەکە داوای چچەکی وەها بکە ڕێی بستێ وای ساڵح دەرێت و نابێ میوانم نابێ میوانم حەوڵە خوا نابێتە میوانم هەوڵە چاوەڕێ مەبە خوا نابێتە میوانت کابرای بێ ئاگا چت کرد لوو ئەوەت کرد دەزانی چت کرد
دەزانی بەو قسانت لەگەر ئەو عەبدەی درەکت ڕەنجان کە پڕ بوو لە خۆشەویستی ڕاستەقینەی بێکرد لۆ ئەو خوای عەزیم کو ئەو ئومێدە گەورە و گەرم و گوڕەت لە دری سارد کردەوە لۆ بێتەمات کرد و فرمێز کرد لەو دوو چاوەی کە بە شەو و ڕۆژ لە چاوەڕوانی میوانداری خوای خۆی بوو باران لۆوەت کرد لۆ کو ئەو حەقت بە خۆتدا لۆ ئەی هاوار ساڵح چت کرد چت لە خۆت کرد کوماری خۆت کاول کرد ئەی هاوار لۆم کرد صالح کو قورت بەسەری خۆت کرد کو دەرباز دەبی لە غەزەبی خوای ئەی هاوار پەشیمانم خودایە من غافر بووم خودای گەورە سماربی لە مەودانۆ ئەو عەبدەی ئەمن لۆی بکەم تۆبە یا ئیلاهی پەشیمانم خودایە غافر بوو خودایە چی باش بی لۆ ئەو عەبدەی خۆت ئەمن ئەوەی لۆ بکەم پەشیمانم بەس ئەو جارە لێم خۆش بە خودایە وعدنی ئەو جارە دری نەشێنم بڕواتان کرد ئەوە ئەوڵایە لۆمە مەکە نەگە لەسەر سەر و لەسەر چای خۆمی دابنێت سبحان الله لە کاری خوای سماشتی وا لە شەیە بەرێ ئەرێ وەڵڵا هەیە بەس ئەمە بە هەندی هەر ناگرین کاک یاسین کاک بەکرد دەستم بە پێشم کەم با بچنەوە مارێ هەستن یا الله فەرمو